شەڕی داعش بەرەو کۆتایی چوو لە عێراق و هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی مابێت پاشماوەی ئەو زیانە زۆرەیە کە بە ژێرخانی عێراق و هەرێمی کوردستانی گەیاند. ئەو ناوچانەی کە داعش زوو دەستی بەسەرداگرت هەوڵی گۆڕینی دیموگرافیا و لە ناوبردنی دانیشتوانەکەیدا. بەوتەی لێپسراوانی باڵای هەرێم هەوڵی جددی دەدرێت بۆ ئەوەی زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری لەو ناوچانە جێبەجێ بکرێن. ئەم وەکو وەزارەتی ئاودانکردنەوە لیژنەی باڵاکە لەسەر ئاسیاسی پارێزگار راپۆرتێکی تۆکمەمان ئامادە کردو لەسەر ئەو زیانانەی کە بەر ئەو ناوچە کوردستانیانە کەوتونە. راپۆرتێک جۆرتە لەسەر هەم لەسەر کەرتی گشتە و کەرتی تایبەت، و ئەمە راپۆرتەکەمان هەم داوەتە ئەو لیژنە باڵایی کە لە بەغدا هەیە بۆ دیسان ئاودانکردنەوە، هەم کۆمەڵگەی نێودەوڵەتیش کە لە داهاتوو دەدێن ئێمە بکەن. بەدڵنیایی ئەمە قسەمان لە شنگال دەبیت و شنگال بەشێکە لە کوردستان، و ئەگەر هەر پرۆژێکی لە داهاتوو دەبی شنگال پشت شێری پێکەیت. تا ئێستا هیچ ئامارێکی ڕسمی لەبارەی زیانەکانی ژێردەستی داعش بڵاو نەکراوەتەوە، بەڵام ئەوەی باز دەکرێت بۆ دووبارە ئاوادانکردنەوەیان هەرێم پێویستی با زیاتر لە 30 میلیارد دۆلارە. پەرلەمانتارانیش بە پێویستی دەزانن وڵاتانی بەشدار لە کۆبوونەوەی کوێیت پشتی هەرێم لەو پرۆژانە دیاری بکەن کە لە ماوەی ڕابردوو پێشمەرگە شەهیدی بەخشی بۆ ئازادکردنی ناوچەکان و هەرێمیش باوەشی بۆ ئاوارەکان کردەوە. لەو کۆڕبەندەی کە لە کوێیت ئەنجامەدرێ گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان شەڕی دەستوری خۆی بکە. ئەمە ئەرکی نوێنەرەکانمانە لە بەغا و بە تایبەت ئەرکی سەرۆک کۆمارەکە بتوانێت لەم مەجالە حەقی دەستوری و قانونی هەرێمی کوردستان لەم بوارەیە بپارێزێ. هەرێمی کوردستان جیا لە وێرانکاری و زیانە ئابووریە زۆرەی کە بەهۆی شەڕی داعش بەری کەوت زیاتر لە 1600 شەهید و نزیکەی 5,000 برینداری بەخشی بۆ ڕزگارکردنی ناوچەکانی ژێردەستی داعش. ئەوەی بۆ دانیشتوانی ناوچەکان گرنگ بێت دیاریکردنی ژمارەیەکی زۆری پرۆژە و بودجەیەکی تایبەتە لە چوارچێوەی بەڕۆچینی کۆنگرەی کوێیت بۆ دووبارە دەستپێکردنەوەی ژیان لە ناوچەکانیان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.